نازانم بۆ فرینم فری وینیشتنەوەی خوارد لە یادم نییە بۆ ڕەهێڵین و کەنەشتەر بەسەر من داباری و نازانم بۆ ژووری ترپەکانی دڵم ڕمان لە یادم نییە بۆ چاوەکانم هەڵوەرینە ناو سەرابەکانی مردنەوە و بۆ ئاوا وەک مەملەکەتی عەدەم کەڕولاڵ بووم هیچ لەسەر خەیاڵ نیم نازانم بۆ سەعاتەکانی ڕۆژگارم مرد و خاش بوون بۆ گڤەی ئەو شارە خونچەکانی پێشوەخت هەڵوەراندم نازانم بۆ مەگەر خەیاڵم ئاسمانی ئازار و ئاسۆی دووری و چاوەکانم پەروانەی نهێنی شەو نییە نازانم بۆ نازانم نا کاکەڵۆ دەنگێر خۆش بێ زۆر بەخێربەی ئازانی ئەمە سڵاوتان لەبێ بێگومان لەم بەشەی پرۆگراما گفتوگۆ کەم لەسەر 52 پۆستەرە شێعری هایکۆ کە لەژێر ناونیشانی خۆزیا باوکەم ئەم شێعرانەی بدیایە کە لەلایەن زۆر بەڕێز شاعیر هەڵۆ شێرکۆبێ کەسەوە نووسراون گفتوگۆکەین لەسەر پۆستەرە شاعر و شاری هایکۆ بە شێوەیەکی گشتی دیارە شارەکانیش هەم بە زمانی کوردی و هەم بە زمانی ئینگلیزی و بە خۆشحاڵەوە لە ئێستا بۆ چەند زمانێکی تری زیندوی جیهانیش وەرگێڕاون کاکەڵۆ زۆر بەخێربەی سڵاوە لێ زۆر سپاس سڵاو لە ئێوارەتان باش و سپاس بۆ میوانداری زۆر سپاس بۆ تۆ زۆر بەخێربەی پێم خۆشە بزانم شاری هایکۆ مێژوەکەی بۆ کوێ گەڕێتەوە ئێمە بەڵێ خۆی هایکۆ چەشنێکە ینی با بڵێن ژانەرێکە لە ژانەرەکانی شعری ژاپۆنی کە مێژەکەی گەڕێتەوانێ بۆ ساڵی 1600ەکان دیارە هایکۆ هەندێک بنەمای تایبەتی خۆی هەیە هەموو ئەم شعرانی کە لێرەیان هایکۆنین بەڵام زۆربیان هایکۆ ئامێزن چکم هایکۆ ئەبێ بە جۆرێک بنووسێ بەڕاستی وەکو با بڵێن سێ بڕگەی بێ 5 بە 7 بە 5 وادە 7 وشە بێ هەموو وشەکان دەنگەکان هەمووی لەگەڵ ئەو سێدێ ڕایە بێ باز لە ئێستاییەکانی بۆ داهاتوونیە باسی ئێستاکە زۆر لە هایکۆی کۆن و با بڵین کلاسیکەکانیشە باسی وەرزەکانەکە باسی ژیانی ڕۆژانەکە باسی سروشتەکە بەڵام بەپی زەمن هایکۆ کۆمەڵە گۆڕانکاری بەسەردا هاتووە دیارە کۆمەڵێک لەم شعرانە هەندێک هایکۆ ئامێزن هەندێکیان پۆستەرە شعرن خۆ دەزانی لە شعری ئازادا سەروا و ڕیتم ئانە هەمووی فەرقی هەیە باڵێن بەرگەکان سێ بڕگەی هەیە 4 بڕگەی هەیە 5 بڕگەی هەیە شعری ئازادێک کە پێوتێ شعری سپی کە زیاتر شعری مۆدرن و سەروا و کێشوانەی نییە و هیچ بڕگەیەک لە خۆ ناگرێ ڕەنگە هەندێک لەمانە بەسەر هەمیا دابش بوو بن بەڕاستی ینی بەڵام هەندێکیشی هایکۆ ئامێزن سێ شعر لەم شعرانە لە گۆڤاری هایکۆ جیهانی لە گۆڤاری ژمارە هەفتەی ساڵی 2020 ژاپۆن بڵاو بۆ تۆ ڕاستە باشە خوێنەری ئێمە تا چەند ئاشنایە بەم جۆرە شعرانە ینی ئێمە لەناو ئەدەبیاتی کوردیە با بڵێم چەند ساڵە بوونی هەیە و چەند لە شاعرانیش بەم شێوەی و وەکوی ئاماژەت پێکرد کۆمەڵێک کێش و سەروا و یاسای تایبەت بە خۆی هەیە چەند وشەیەک دیاریکراون شعرانە ڕەنگە هەر وشەی پۆستەرە شعر وەختی خۆی باوکم یەکەم جار بەکارهێناوە لە ساڵی 1970-80کانە لە دیوانی کازی وایە هەموو ئەو شعرانە هەمووی پۆستەرە شعری کورتن دیارە نازانم من خۆم ئەمیز نایلێ بنێم چکلێتە شعر توزانم SMS با بڵێن کورتەنامەی شعری ئەم جۆرە شعرانە ئێستا لە دنیا زۆرتر باویان هەیە کە زووتر بە کەمترین و شەتۆ بتوانی زۆرترین شت بڵێ هایکۆش هەر بە هەمان شێو دیارە هایکۆ ژانەری شعری ژاپۆنیە لە ناو شعری کوردیدا هەبووە ینی لە ساڵەکانی هەشتاکانەوانەیە مامەسالاتی ڤەڵمەدی چێبوو لەو کەسانی کە زوو ئەمەی هێنانە جوغرافیای شعری کوردیەوە بەڕاستی ئێستاش کۆمەڵە شاعری باش وەکو مامۆستا جەلیلی قوادی جەلیزادە و مامۆستا بلکۆ ئەحمەد و کۆمەڵە شاعری دیکەش هەن کە شعری هایکۆیی دەنووسن بەڕاستی جا من زیاتر حەزم لە نووسینی جۆری کورتە شعرەکانە ینی نەک ئەوەی کە بڵێم ئەمانە هەموو هایکۆنین بەڵام پۆستەرە شعرن چکلێتە وشەکان خۆیان بە دوای یەکە یەکتری ئەدۆزنەوە و بەپی ئەم یاسایە مانای یەکتری تەواو ئەکەن ئەمە زیاتر با بڵێن شعری ئازاد یان شعری سپی پێوترێ زیاتر شعری مۆدرنن کە بە شێوەیەکی کورد و لە کەمترین وشە زۆرترین مانا بەخشن ئەگەر مەسان لە
شعری شاعرانی پێشووترا سەیری بکەین مەسەرەن ئەگەر 3 بڕگەی بیان 4 بڕگەی بیان 5 بڕگەی بێ فەرقەکە بەڵام ئەمانە زیاتر شعری سپی و هایکۆ ئامێزن و شعری مۆدێرنی کورد ئەوەی کە جیاوازیەوە بە کتێبەکە ئەمەیە بە بینەرانیش بڵێم کە شارەکان بە زمانی شیرینی کوردین و دواتر بە زمانی ئینگلیزین و لێرەیە لە ڕێگەی هەر جارەی وێنەیەکەوە لە ڕێی تابلۆیەکی جوانەوە گزارش لە شعرەکە ئاکرێت ئەمە ئەم تابلۆیانە هەمووی هونەرمەند ڕاستکامەران کێشاوەتی ینی بەپێی ناوەڕۆکی پۆستەرە شعرەکان هەموو ئەو هێڵکاریانی بۆ کردووە دەستخۆشی لە یەکەم زۆر جوانە خەڵکیش زۆر بەدڵێتی بەڕاستی کاکەڵە ئەم بیرۆکەیە خۆی هەر ستانداردا یاخود تۆ بەم شێوەیە حەزت کرد کتێبی ئەم جارەت بەم شێوەیە بێ لە ناو شاعرانە هەن کە بە دوو زمان بڵاو کراو نەتوانێ من حەزم کردم جارە بە کوردی بە ئینگلیزی بێ ئەمەیە ئەو ینی با بڵین تۆزێ بگاتە سنوورەکانی دیکە ببەزێنێ هەر لە ناو شعری کوردی و کتێبی کوردی و با بڵێن ئەو پۆستەرە شعرانە بڵاو نەبێتەوە کەنە کە باوە بۆ ئەم جارە بە زمانی ئینگلیزی و کوردی بڵاو کردێتەوە هەر هەمان کتێبیش بە زمانی فیلەندی بڵاو بۆتەوانێ کە وەرجێڕ و نووسەر کاک سۆرانزەچی لە فیلەندا وەریجێڕاوەتە سەر زمانی فیلەندی کوردیەکەی لەگەڵ یاخود هەر بە هەمان شێوە هەر بۆ سویدی لەگەڵ نووسەر و شاعرێکی سویدیا ساخەریکی تاوکردنیەوەی چەند کۆمەڵێک لەم شاعرانەش هەر وەرجێڕاونەتە سەر زمانی ژاپۆنی دیارە لە ئینگلیزیەکە وەرجێڕاونەتە سەر زمانی ژاپۆنی و لە گۆڤاری حەڤەی نیسانی 2021دا بڵاوبووەوە لە گۆڤاری هایکۆ جیهانیە کاکەڵە زۆرینەی نووسەران و ئەدیبان ئەڵێن قورسترین بابەت لە نێو ئەدەبیاتە وەرگێڕانی شعرە لە بڕی بابەتەکانی تر لەوانەیە گزارش بە وشەیەکی تر بتوانێت بۆ نمونە چیرۆکە ڕۆمانە هەر بابەتێکی ترە ئەتوانی گزارشتی پێ بکەیت بەڵام شعرەکان کورتن و ئەبێ مانادار بە هەمان مانا بن ئەمە تاشان قورس ڕاستە خۆی دیارە ژانەری شعر بۆ وەرجێڕان لە هەمووی سەختترێکە چەم هەندێ دەنگ و ئیقاع و نهێنی وشە هەیە لەناو ئەو زمانەیە لە دەستیەدا ینی ڕەنگە بەس زیاتر گەیاندنی ئایدیاکە بێ بۆ زمانێکی دیکە زۆر شاعیران قسان لەسەرمە کردووە قسەیەکی زۆر بای باوکم هەیە ئەڵێ وەرجێڕانی شعر وەکو ماچی دوو دڵاروایە لە بەس لە بینی دوو شوشەیەک لە بین ناوێ ینی ماچەکە ناگە شاعری دیکە ژێ مەسەر وەکو ڕسۆل حەمزاتەوە بەڵێ وەکوە سەیری فەرشێ بکەی لەو دیۆ یان خەسیکە وەکو وایە بۆنی گوڵەکی نایلۆن بکەی ینی بە کورتیەکەی ئەوەیە کە وەرجێڕانی شعر یان هەیەڵێ وەرجێڕانی شعر جۆرێکە لە خیانەت یعنی ناوێ شعر وەربجێڕێ بەڵام هیچ چارەیەکیش نییە بۆ وەرجێڕانی شعر تۆ بێ باشترین جۆر کە ئایدیەکە بگا هەرەوەیە کە فکرەکە بگاتەرەوە هیچ دیکە نیە زۆر باشە بابەتێکی تر خۆی هەر وەرگێڕان هەر حەزەکەم قسەت لەگەڵ کەم لەسەر و بابەتە لەبەری تۆ خۆشت لە دەروی وڵات ئەژیت تا چەندەم بابەتە گرنگە بۆ شعری کوردی لەوانەیە هەوڵەکان زۆر بن هەندێک کاتێ ئێمە شارەکان بۆ نەگەر شاری کاکەڵۆ بێت بە زمانی کوردی ئەی خوێنینەوە دواتر کەسێک کە لە وەرگێڕانە باشە لە شێوازی وەرگێڕان چکە ڕاستە وەرگێران تەنها وشە و وشەسازی نییە کە ئەوەی بیزانێ بەر کۆمەڵێک یا هاوڕێسای تایبەت بەخۆی لە ئەدەبیاتە کە ئەبێ و کەسەی بە بڵێن وەرگێڕانەکات ئاگاداری بێ و بیزانێ جگە لەمانە تا چەند گرنگە ئەم شارانە کە ئەبرێنە دەرەوە هەم بۆ شاعیرەکە و هەم با بڵێم بۆ هەنگاوێکیش بۆ ئەدەبیاتی کوردی دیارە گرنگی وەرجێڕان نەکە لە تەنها شاعر بۆ هەموو ژانەرەکانی کە ئەدەب زۆر گرنگە یعنی ناساندن و ناسنامەی ئەدەبی ئەو میلەتە ئەگەێنێتە دەرەوەی خۆی دیارە ئەمە پەیوەستە با بڵین بەو دەستگا ڕۆشنبیریە گەورانە ئەبێ موئەسەساتی گەورەی لە پشت بێ حکوومەتاتی گەورەی لە پشت بێ پارە سەرفکردنی زۆر و با بڵێن باری دارایی ئەوێ چەکەم تۆ ئەگەر سێر بکەی کۆمەڵێ لەو نووسەرانەی دنیا ئەگەر موئەسەساتێکی گەوری لە پشتەوە نەبێ ئەگەر وەزارەتێکی گەوری ڕۆشنبیری لە پشتەوە نەبێ دنیان ناگات مەسەڵەن ئەگەر کەسێکی وەکو من لە بەرنامەیەک کە شاباسم کرد وەکو نووسەرێکی وەکو بامۆک بەڵێ نووسەرێکی گەورەیە ڕۆمانوسێکی زۆر گەورەیە بەڵام ئەگەر موئەسەساتی گەورەی تورکی لە پشتەوە نەبووە ڕۆمانەکانی دەنگی واز و ناگەیشتە جیهان و جایزەی نۆبڵ وەرگرێ مەسەڵەن بۆ نمونە بۆ هەمووانە دیکەشە ڕاستەیان زۆر ڕاستەکەواتە بابەتێکی گرنگە بۆ ئەوەی کە لە ئێستا بۆ بەشێک لە زمانە زیندوەکانی جیهانیش بتوانرێت کە بەشێک لە شارەکان
بێگومان هەر بۆیە ژوا دەستم پێکرد ینی تۆ بێ و دەرگای بکەیتوانێ کە لە کوردی پەڕیتوانانی بۆ زمانی دیکە لە ئێستادا زمانی ئینگلیزی دیارە زمانێکی زیندوو گەورەترین زمانی لە جیهاندا فەڕەنسی و ئەڵمانی و هەتا زمانەکانی دیکەش گرنگن بەڵام لە ڕێی زمانی ئینگلیزیوانێ گرنگە تۆ بتوانانی ئەو دەرگایانە بکەیتوانێ بۆیەش هەر هەوڵمدا کە ئەم جۆرە شعرانە و لە پاشە ڕۆژیدا کە بە زمانەکانی دیکەش بگەێنم خۆ دەزانی ئەمڕۆ لە دنیای تەکنۆلۆژی ئەمڕۆ زووترەگەنیان بە زمانی دیکە هەبن لە سوشال میدیاش کەمێک چالاکی باشی هەستەکە باڵێ لەوێش لە ئینستاگرام و لە فەیسبوکەکانی خۆم ئەم شعرانە هەندێکی بڵاوەکەماوانەیە بە زمانی جیاواز باشە ئەو کەسانی کە بە بڵێن متابعی تۆکەن و ئەگاداری بەشێک لە کارەکانی تۆن ئەوان چۆن پێشوازی لە ئەم جۆرە شعرانەکەن ئەم جۆرە شعرانە ناڵم ینی جۆرێک لە ڕەواجەتی هەیە ئێستا لە دنیای تەکنۆلۆژی ئەمڕۆ لە بەری زووترەگەن خەڵک ئێستا حەزی لە خوێنوشتی کورتە ڕاستە بتوانی مەسەرەن تۆ شعرێکی کورت بە SMS بۆ دڵارێکی بنێری یان بۆ هاوڕێیەکتی بنێری یان بۆ خۆشەویستێکی خۆتی بنێری بۆیە پێشوازی لێکراوە بە شێوەیەکی باشیش لە فیلەنداش هەر بە هەمان شێوە لە سویدی ژەوسا خەریکی تاوابوونین و لە هەندێک فیدباکیشم بەدەست گەیشت و تاوانێ بە ئینگلیزی بڵاو بۆ تاوانەیە خەڵک پێی خۆش لە بەرێکە کورتن و زۆرگەنە خوێنەرە و ئەو جۆگرەکانی خۆی و بە کورتترین شێوە و کەمترین وشە تۆ زۆرترین شتوانی بڵێ جار لە ساڵی 2021 تا ساڵی پارەکات دوو لە شارەکان لە نێو گۆڤاری هایکۆی جیهانیە لە ژاپۆن سێ لەم شعرانە بڵاوبوونەتوانێت لە گۆڤاری هایکۆی جیهانی ژمارە 17 نیسانی 2021 دیار بۆ وەختە بەهۆی کۆرۆناوانەیە جۆرێک لە داوەتنامەش کرا بۆ ئەو شاعرانی کە شعرەکانیان لەو گۆڤارەیە بڵاوبەتەوە منیژ لەوانەیە کە هەڵبژێرا بوو بەڵامیتە نەمانتوانی بڕێن بۆ ئەوێ لەبەرەوەی کە ویستیان کۆنفرانسێکی گەورە بکەن بۆ پێما بێ 111 شاعر بوو لە جیهانە کە لە گۆڤاری هایکۆیە شعرەکانیان بڵاوبەتەوە پێشتریش کاک ملکۆ ئەحمەد کە پێشەکی بۆ ئەم دیوانە نووسیوە خۆشی چەکە لە هایکۆیستە نووسەرەکانی باشە ئەویش لە گۆڤاری هایکۆی جیهانیە لەوێ هەندێک شعری بڵاو بۆتەوانێت ستەکەم بابەتێکی جیاوازتر لە زمانی کوردیەوە شعر وەرگەڕێتە سەر زمانی ژاپۆنی ئەمەلەوە چێت یاخۆ بڵێن لە ئینگلیزیەوە بەڵام هەردووبارە شعرەکان شاعرێکی کورد نووسیونی لەوانەیە هەم تعبیرەکان و هەم بابەتەکانی جیاواز بن ئێمە نازانین ژاپۆنیەکە چۆن وەرگەڕاوە بەڵام ئینگلیزیەکە پرسیارەکە ئەمەیە زۆر باشە پێم خۆشە بزانم خۆزییا باوکم شعرانی بتیایە ئەمیش هەر بۆ مەمسا شەرکۆبێکەسن بەڵێ ینی ئەم مینە ئەم باڵێن ئەم ناونیشانی کە هەڵم ژاردو بۆ ئەمە ینی حەزمە کرد مەسەن ئەگەر باوکم ئەم شعرانی بیدیا ئاخۆ چی بووت باە ینی چ ڕێنمایەکی هەبووە دیارە وەختی خۆشی کە هەندێک نووسینی شعری کورت و باڵین پەخشانە شاعر و نووسینی درێژم کە نووسی پیشانی باوکمەدا ینی بە جۆرێک لە جۆرەکان ڕێنماییە کردم کە چۆن بنووسم چۆن نووسم بەڵام زۆربەی لەم شعرانی کە تیاتی یان باڵێن هەر هەمووی ئەو کاتانە نووسراون کە ئەو لە ژیانە نەماوە من ئەو ناوم لێنا خۆزیە ئەمە شعرانی بدیا خۆ چی بوو کەواتە ئەمە ناونیشانی کام لە شعرەکان نییە نەخێر ئەمە بەس ناونیشانی دیوانەکەیە دیار ئەو شعرانەی کە نووسیمە لە ژوورەوانەیە کورتن هیچ ناونیشانێکم نەداوەتی ئەمیز ژمارەی بدەمێ بەس ژمارەشم نەدا چۆن ئێستا لە دنیاە زۆر باوە مەسەڵەن هەندێک لە هایکۆ نووسەکانیش ینی ناونیشانە دەن لە هایکۆکانی خۆیان و هەندێکیشیە نایدەن یان هەندێکیانەی بە ژمارایی چ جیاوازیەکی ئەبێت هیچ جیاوازیەکی نییە بە بڕای من بوام پێ باش بوو کە ژمارەش دانەنێم هەموو شارەکان بەبێ ناونیشان بڵاو بکەمەوانێ لە دوتۆی ئەو دیوانە کە نابرم خۆزییا باوکم شعرانی بدیا و ئەو شعرانەش وەکو بابڵین بەبێ ناونیشان دابن ئەم ناونیشانە زۆر تایبەت و جوانە هیچ شعرێکی لە دوای خۆی دروست نەکرد نەخێت تەنیا ئەو ناونیشانم بۆ کۆی شعرەکاندانە کە 52 کورتە شعر لەوێ حەزمە کرد باوکم شعرانی بدی بە خۆ چی بووت بە ڕێنمایی چی بووە چی ئەوت چی ناوە لەو باوەڕای چیەوت کاکاڵە هەڵبەتە وەکو ئەزمموی یەکەم و بڵاوکردنەوەی ئەو کورتە شعرانم من ناڵم بە شێوەیەکی تێروتە سەر هەمووی گەیون دیارە ئەزمونونەکان جار لە دوای جار ڕەنگە باشتر بگات هەڵبەتە هەر ڕێنمایی خۆیە بوو چوزام لە ڕووی زمانەوانە لە ڕووی خاڵبندیوانێ لە ڕووی کێشەوانە ڕووی نهێنی زمانە و لە ڕووی دەربڕینەوانێ خۆزییا بمایە بزانین چی بوو ئەگەر شاعری گەورەی کو شەرکۆبێ کەس بمایە ئەم پێشەکیە ئەوەی نووسی نازانم بەڵام لەوێ ئەوە هاوڕێ نووسەر دکتۆر ملکۆ ئەحمەد نووسیوێتی لەدا باسیەکە کە پێی خۆشە کە من لەسەر پاشخانی شعری شێرکۆ و بێکەس
و فاق بێکەس نییە خۆشم ئەتوانم هەڵی خۆم هەیە بۆ ینی ئەوم پێ جوان بوو کە لێ درچی بەوە کردبوو کە خۆشم حەزەکەم خاوەنی دەنگ و ڕەنی خۆم و شعری خۆم هەبێ با باوکیشم و با پێیشمە ئەستا کۆکراوەی قەڵەمی چەند ساڵی کاکەڵۆیەم کتێبە ئەم کتێبە کۆمەڵێک شعری تایە چەند شعرێکی تایە 2013 بەڵام هەمووی زیاتر لەو 2 ساڵی ئەخیرا زیاتر نووسیمە بۆ لەو کاتەوە هیچ بابەتێکە بڵاو نەکردێتەوە کاکەڵە بەس 2010 کتێبێکە بڵاو کردەوە بە ناوی سەدوێک ڕۆشتنیایی زیاتر باسی دواساتەکانی ژیانی باوکمە کاکە گەڕایە بۆ سوید و لە ڕۆژی هاتنەوەی بۆ سوید تا ڕۆژی کۆچی دواییەکەی ئەوەی چێکە لەو کتێبانەی کە بڵاوم کردێتەوە بەردەوامیش لە بۆنەکانە لە بۆنە بینرا و بیسراوەکانە بە پەخشانە شعردا من بەشداریم کردووە ئەمێ ڕەنگە ئەوانش لە کتێبێکا کۆ بکەمەوە سم پرسیاری ئەوە بکەم ئایا کتێبی داهاتوت هەر پۆستەر وەروا شعری هایکۆ ئەبێت یاخود ئەم جارە قەڵەمەکە جیاوازتر ڕەنگە بە بڕای من ڕەنگە ئەم جارە بیگۆڕم حەزەکەم هەندێک جار گۆڕانکاریەکان جیاواز بن ڕەنگە هەموو ئەو پەخشانە شعرانی کە نووسی من ئەم جارە درێژترن ئەمانە شعری کورتن ئەوانە ڕەنگە بڵاو بکەمەوەنێ گرنگە بۆ شاعران بتوانن کۆنتاکتیان لەگەڵ هونەرمەندانیش هەبێت وانە کاک زۆر گرنگە من هەمیشە کە من ماوەیەکە ئێستا کە گەڕاومەتەوە بۆ کوردستان لەگەڵ هەموو نووسەران و شاعران و هونەرمەندان و تەنانەت نیگار کێشەکان و گۆرانی بێژەکان هەموو پەیوەندیمان هەیە و پەیوەندیەکانیشم باشن هەموو یەک تاواکەری یەکترین وەکو زنجیرەیەک وایە کۆلانێ شعرێک ببێتە ئیلهامی تابلۆیەک یاخود بە پێچوانەوە یاخود شعرێک بێتە لە دایکبوونی گۆرانیەک ئەمانە هەموو لە بینی هونەرمەندانە چالاکی ئەم مانگەی چەند هەفتەیەکی داهاتوو زەهاوی هاوس موزیک هەیە لەسەر قەڵای هەولێر لەوێ کۆنسرتێکی شعر و مۆسیقا سازەکەن منیش لێ بەشدارە بووم مۆسیقا گۆرانیەکان بە شێوەی سۆرانی و هەورامی و بادینی و لۆری ئەمانە بێت و شعرەکانیش هەمە ڕەنگە بنی چێ لەو کۆنسرتەیە کە بەشدارە بم منیش بەشدارە من بە خوێنەوەی شعر جا ئەو چالاکیانم پێخۆشە بۆیە هە لە سەقسەکەی تۆ نزیک بوون لە هونەرمەندانە بۆ شێوەگرن بۆ هیوایم لە ئایندە شارەکانی تۆش بەدەنگی بەشێک لە هونەرمەندان ببینین ئەوەش گرنگە بەس دیارە شعر بۆ گۆرانی تێکستی گۆرانی جۆرێک لە جیاوازەتی تیا هەبێت پێم خۆشە بچینە لای شارێکی ترەگەر پێشکەشمان بکەین و ئەگەر شتێکی شتما بێ پێش شارەکە ئەچینە لای ناوبەر شتێکی ترە ماوەکە کەڵە زۆر سپاس پێم خۆش بوو کە ئەمڕۆ لەم دیدارە خۆشحاڵتر ئێمە بووین جاری دیکەش پێم وایە یەکتریمان بینیەوە لە ڕێی ڤیدیۆ بوو وڵاتی سویدەوە دووبارە خۆشحاڵ بووم سپاس بۆ بەڕێز کاکەڵۆ شەرکۆبێکەس شاعیر کە لەم بەشێ پرۆگرام لەگەڵمان بوو ئەچینە شارێکی کاکەڵۆ و دواتر ناوبڕێک وەرەگرین فەرمو کاکەڵۆ وەکو چۆن دوای تاوبوونی شەراب پەرداخەکە هەر بۆنی شەرابی لێدێ هەروایش دوای خەزانی تەمەن خودی ژیانیش هەر بۆنی یادەوەریەکانی تۆی لێدێ